زانیاری نوێ لەبارەی ناردنی موچەی مانگی شەژ ئاشکرا دەکرێت. پارچەوەی هەماهەنگی کۆ دەبێتەوە. گفتوگۆ لەبارەی موچە و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم دەکات. وردەکاری نوێ لەبارەی کشانەوەی تەواوەتی هێزی ئەمریکا لە هەرێمی کوردستانە ئاشکرا بوو. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر لەگەڵ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم ئەستەوخۆ بەغدا بڕیار لە ناردنی موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێم دەدات. هەر بەپێی زانیاریەکان سبەینێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقدا ئەگەر هەرێم 120 میلیاری داهاتی ناوخۆ ڕادەست بکات، بەغدا بڕیاری خەرزکردنی موچەی مانگی شەشی موچەخۆرانی هەرێم دەدات. هاوکات ستاندەر زانیوێتی دوای خەرزکردنی موچەی مانگی شەش وەفدێکی تەکنیکی دەچێتە بەغدا بۆ ئەو کۆنووسەی کە باز لە خەرزکردنی موچەی مانگەکانی دیکەی موچەخۆرانی هەرێم دەکرێت. ئەوە لە کاتێکدایە تاوەکو ئامادەکردنی ئەم هەواڵە بەپێی کارنامەی کۆبوونەوەی سبەی ئەنجومەنی وەزیرانی عێراق تا ئێستا پرسی موچە و نەوتی هەرێمی تێدا نییە. ئەمڕۆ دووشەممە چوارچێوەی هەماهەنگی شیعەکان کە پێکهێنەری سەرەکی حکوومەتی عێراقا کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات. سەرکردەیەکی ڕەوتی حکمەی نیشتیمانیش دەڵێت پرسی موچەی فەرمانبەران باسێکی گرنگی کۆبوونەوەکە دەبێت. ئەحمەد حیساوی سەرکردە لە ڕەوتی حکمەی نیشتیمانی ئاشکرای کردووە پرسی موچەی فەرمانبەران و هەناردەی نەوتی هەرێم بوونە گرفتی هەمیشەی لە وڵاتە دەشبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە. باوتەی عیساوی لە کۆبوونەوەکەدا چەند پرسێک گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. یەکێکیان موچەی موچەخۆرانی هەرێم دەبێت. دەڵێت بەڵام ئێمە بەردەوام داوامان لە حکوومەت کردووە موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت. وتیشی فەرمانبەرانی هەرێم بەشێکی سەرەکین لە کۆمەڵگەی عێراقی و ئەوان هیچ تاوانێکیان نییە تاوەکو موچەیان پێ نەدرێت. بارپرسانی باڵای عێراق پلانێکی کاتی دوو قۆناغیان بۆ کشانەوەی تەواوەتی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی لە سەرۆکاتی ئەمریکا لە سەرتاسەری وڵات ئاشکرا کرد کە بەپێی پلانەکە قۆناغی دووەمی کشانەوەکە هەرێمی کوردستان دەگرێتەوە و چاوەڕوان دەکرێت تا مانگی ئەیلولی 2026 بنکەی سەربازی هەرێی لە هەولێر بە تەواوی چۆڵ بکرێت. بەپێی راپۆرتێکی میدیای پەنجەرە ڕێکەوتن کراوە کە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەسەر دوو قۆناغ جێبەجێ بکرێت. قۆناغی یەکەم لە ئەیلولی 2024ەوە دەستی پێکردووە و تاوەکو ئەیلولی 2025 ئەم قۆناغە کشانەوەی هێزەکان لە بەغدا و بنکە سەربازیەکان دەگرێتەوە کە دیارترینیان بنکەی ئاسمانی عین ئەسەدا لە پارێزگایان با. قۆناغی دووەم لە ئەیلولی 2025ەوە دەست پێ دەکات و تا ئەیلولی 2026 درێژە دەکێشێت. ئەم قۆناغا بەتایبەت بۆ کشانەوەی هێزەکانە لە خاکی هەرێمی کوردستان کە تێیدا هێزەکانی ئەمریکا لە بنکەی سەربازی هەرێت لە نزیک هەولێر دەکشێنەوە.